بەدیهێنانی دادپەروەری کۆمەڵایەتی و کارکردن بۆ نەهێشتنی جیاوازی چینایەتی بەشێک لەو دروشم و ئامانجانەیە کە یەکێتی وەک ڕێکخراوێکی سۆسیال دیموکرات خستوویەتێ نێو پرۆگرامە سیاسیەکەی خۆیەوە. کادیرانی ناوەندی ئەو ڕێکخراوەش باوەڕیان وایە حزبەکەیان لەو پرسەدا هەتا دواپلە کاری لەسەر دەکات. هەر حزب بۆ ڕێکخراوێکیش کە ئەو دروشمە ئەخاتە پەیڕەوی خۆیەوە بێگومان بۆ ئەوەیە کاری لەسەر بکە و دەرکی بەوە کردووە کە دادپەروەری زۆر گرنگە بۆ پێشکەوتن و بەرەو پێشبردننی کۆمەلگا و ئەو حزبە و ئەو وڵاتەیش. ئۆرگانەکانی یەکێتی پێڕۆ و پرۆگرامەکانی یەکێتی وەکو خۆی جێبەجێ بکەن لەناو حکومەت و لەناو ئۆرگانەکانیدا هیچ کێشەیەکی کۆمەڵایەتی هیچ کێشەیەک لە چینە جیاوازەکاندا نامێنێت وەکو بەرنامەکەی سۆسیال دیموکرات کە یەکێتی جێبەجێ کردووە هەموو ئەو بڕگانەی جێبەجێ بکات ناو دەسەڵات و حکومەتە هیچ کێشەیەک و گرفتی لە بن هاوڵاتیان و دەسەڵات و هاوڵاتیان و حەزبدا نامێنێت ئەگەر وەکو خۆی جێبەجێ بکرێت. لە داڕشتنەوەی سیاسەتی یەکێتی و دیاریکردنی دوایین پەیڕەویشدا دادپەروەری کۆمەڵایەتی لەپاڵ ئاشتی و دیموکراسی و مافی مرۆڤ و مافی چارەنووسدا بۆتە دروشمێکی سەرەکی بەڕای بەرپرسان لەو حزبەدا ئەمە ڕێبازی سۆسیال دیموکراتەکانە. کۆنگرەی گشتی ساڵی 2009 نیشتمانی کوردستان بڕیاریدا ئەو دروشمانەی کە جێگیر کران کە دروشمی باڵایەکی نیشتمانی کوردستان و دروشمی بنەڕەتیەکی نیشتمانی کوردستان بن دادپەروەری کۆمەڵایەتێکی کە لەو دروشم باڵایانە کە یەکێتی وەکو هەمیشە وەکو استراتیژ وەکو بەرنامە وەکو کاری سیاسی خۆی ئیشی بۆ کردووە بەردەوام خەڵاتی بۆ کردووە ئەوە کادرەکان خۆشی لەسەرەوە ڕاهێناوە کە بەردەوامی ئیش بۆ دادپەروەری کۆمەڵایەتی و یەکسانی لە دابەشکردنی سەرۆک و سامانی وڵات بەسەر تاکانی کۆمەلگا لە بەرامبەر یەکسانی بەرامبەر هەموو ئەو چین و توێژانە بەرامبەر یاسا یەکسان بن. ئێستا کە یەکێتی نیشتمانی کوردستان 42 ساڵ بەسەر دامەزراندنیدا تێدەپەڕێت بە دیدی کادیر و ئەندامانی کۆمەلگای کوردستان پێویستی بە جێبەجێکردنی دروشم و سیاسەتەکەی یەکێتیە لە چەسپاندنی دادپەروەری کۆمەڵایەتیدا. سامان کەریم، کورتسات نیوز، کفری.